نعلەتی خوا لە هەموو ئەو کەسانە بی ئەوانەی سحری دەکەن بڕۆنەی لە چێ هاتیتە دەرێ گۆڕێک هەڵدڕایە لەلایەن سەجی ئەو دوو نوشتە ئەو دوو سحرا دۆزرایتەوە لە ئافرەت و پیاوێکی کراوە ئەوە جادووی ڕەش پێی دەڵێت. نعلەتی خوا لە هەموو ئەو کەسانە بی ئەوانەی سحری دەکەن بڕۆنەی لە چێ هاتیتە دەرێ سەگ ئێرەی هەڵدڕیە ئەها ئەلێرە هاتیتە دەرێ ها تەماشاکەن ئەها ئەوەیەکی دیە. سڵاو و ڕەحمەت و میهرەبانی ڕەب العالەمین بڕژێ بەسەر هەموو لایەکتان. خەڵکی چەند بێدین هەیە چەند بێوجدان هەیە. ئەوە دوو سحرە ئیمڕۆ دۆزرایتەوە لە گۆڕستانی. دیارە ئەو برایەمان کە ناوی وەستا عەدنانە ئەو قەبری لێدەدا دیارە هاتووە گۆڕێک هەڵدڕایە لەلایەن سەجی ئەو دوو نوشتە ئەو دوو سحرا دۆزرایتەوە لە ئافرەت و پیاوێکی کراوە ئەوە جادووی ڕەش پێی دەڵێت. نەحنەتی خوا نەفرەتی خوا لە هەموو ئەو کەسانە بی ئەوانەی نێوان ژن و مێردی تێک دەدەن. ژن و مێردێک هیچ کێشەیان نییە بۆ سحریان لێ دەکەین. بزانە خەڵک چەند بێدینە بنە پێش قوربان بنە پێش ئەها دەرزیان لە ناو چاویان کردیە ئەها تەلەسماتەکەیان کونووسیوە خەڵکی چەند بێدین و بێوجدان هەیە.